بێت تاوەکو عەرەقی مەیدانی مەعسکەر بڕێژرێ ئەو کاتە خوێن کەمتر دەڕێژرێ یعنی چۆن ئەڵێ العرق يقل الدماء المعرقة شتێکی لەو بابەتە هەیە لە علمی سەربازیە بۆیە بەداخەوە ئێمە کەمتر ینی احتیمام بە مەشقی سەربازیەکەن هیوادارین لە داهاتوودا ئەوەش ڕەچاو بکەین. بەڵێ کاک سعید لە ئێستاە پاش ئەوەی کە قۆناغی یەکەمی ئۆپراسیۆن کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ بە سەرکەوتوی کۆتایی هات باز لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە دەکرێت سەرکەوتنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و سوپای عراقی لە قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنی مووسڵ چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئۆپراسیۆنی حەویجە؟ کاکچێ ئۆپراسیۆنی حەویجە پلانێکی زۆر جیاوازی هەیە لە ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ ینی دوو پلانی زۆر جیاوازن بە ئەمە تێکڵ نەکەین هێشتا ئەمەی کە کرا ئەمڕۆکە ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەم و سێم و لەوانەشە قۆناغی چوارەم مابێت تا بگەنە ناو چەقی شاری مووسڵ یعنی ئەم قۆناغانە فترەی زەمەنی خۆی هەیە سەرەتا ئەوەی کە ئەمڕۆ کرا دەستکەوتێکی زۆر گەورە بوو کە جەسی نەباز بە عەرەبی پێوترێ جەسی نەباز هێڕیش بەریتە سەر بەرەکانی پێشەوەی دوژمن کە ئەو بەرەیەت بەزان و لێرشدا ئەگەر سەیری نەخشە بکەیت ئەبینی ینی معدلی هێرشەکە لە 10 کیلۆمەتری هەیە ئەمە خۆی سومک و یاخود ئەستوری بەرەی جەنگەکەمان پێ دەڵێ کە ئەمە لە پلاندانانی عسکەری و بە تایبەت ئەمریکیە زۆر ڕوون و ئاشکرایە ئەمە کە کرا ئەم لەم قۆناغا ئەم سەرکەوتنە مەزنە بەدەستێنرا پێویستە بۆ قۆناغی دووەمیش بە هەمان شێوە قۆناغی سێ بوو وها کەساتە دەگەنە ناو وەکوتم چەقی شار من لەگەل ئەوەدام کە پەڕ و باڵکردنەوە تۆ لە سنتەرە دوژمنەکەت بەهێزە هێڕش بەرە سەر سنتەر اینجا وەرە پەڕ و باڵەکان تەفروت و ناکە ینی قەضم بە عەرەبی بە مستەلاحی ئەسکەری پێوترێ قەضم لە ئەطراف دوای ئەوە دەکەیت تۆ جارێ لە ڕم و لە مرکزی قراری بدە اینجا وەرە ئین بکات ئیتر من نامەوێت کات و تەوقیت و چۆن و چۆنێتی پلانەکە لێرەدا